سڵاو بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێیان خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێ بەرنامەی پرتێتان دەگەمەوە. لەم ئەڵقەی بەرنامەکەماندا باز لە هەڵبژاردنەکان دەکەین. پرسیار ئاراستەی میوانەکانم دەکەم و دەپرسم لە کاتێکدا دەستگا شەڕیەکانی هەرێمی کوردستان لە کار خراوە، هەڵبژاردن چ گرنگی و ئەهمیێتێکی هەیە؟ چ گرنگیەکەیە جارێکی دیکە دەنگی هاوڵاتیان پەراوێز نەخرێت؟ کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان دەتوانێت لە کاتی خۆیدا هەڵبژاردنەکان بەڕێوە ببات دوورە لە ساختەکاری؟ وەڵامی ئەم پرسیارانە لە میوانەکانم وەردەگرمەوە. لە ڕاستیە هەر بەدەر لە قسەکردن لە واقعی سیاسی هەرێمی کوردستان هەڵبژاردن خۆی هۆکارێکی گرنگە بۆ ئەوەی تۆ کۆمەڵگەیەکی ئارام و کۆمەڵگەیەکی ئاشتی خواز و کۆمەڵگەیەکی پێکەوە ژیا و دروست بکەی و بهێنیتە بوون. چونکە هەر هەڵبژاردن ئەگەر سەیری ئامانجە سەرەکیەکانی بکەی یا سەیری مەقاسیدی ئینتیخابات بکەی، یەکێک لە ئامانجەکانی بریتیە لە دەسا و دەستکردنی دەسەڵات بە شێوەی ئاشتیانە، پەنابردن بۆ ڕێکارە مەدەنیەکان، بۆ ڕێکارە سلمیەکان، بۆ ئەوەی کە تۆ گروپێک لە دەسەڵات بێنیتە خوارەوە یا متمانە بێ بە گروپێکی تر بۆ دەسەڵات. بۆیە لە هەر کۆمەڵگەیەکە ئێمە ئەگەر هەڵبژاردن بۆی نەگەڕاینەوە و تەبەنیمان نەکرد ئەبێ پەنابەرین بۆ هۆکارەکانی تر. ئەوەی تایبەتیشە بە واقعی سیاسی هەرێمی کوردستان. هەڵبژاردن بەڕاستی قسەکردن لێ بۆ ئاراستەی هیچ ئیسفادەیەکی نییە، ئەمە قسەیەکی دروست نییە و قسەیەکی زانستی و دەقیقیش نییە. لە هەرێمی کوردستان زروفێکی لە ناکاو هاتۆتە پێشەوە، پەیوەندی بەوە نییە هەڵبژاردن کاریگەری و چۆنەڵێ دەوری هەیە یان نییە. پەیوەندی بە واقعێکی سیاسیەوە هەیە، هێزێکت هەیە نزیکی 10 ساڵە بۆ نمونە ئیش لەسەر ئەوە دەکات چۆن قۆرخی جونگەکان بکە. ئێستا کە بە فعلی هەموو هێزە مەدەنیەکان، هەموو هێزە ئازادی خوازەکان و هەموو ڕێکخراوەکان و هەموو تاکی نوخبەی ئەم وڵاتە دەیانەوێت ئەم دیموکراسی ئینتیقالی بخەنە قۆناغێکی پێشتر و دیموکراسیەتێکی ڕاستەقینە بچەسپێن لە هەرێمی کوردستان، ئەم هێزە تووشی چۆنەڵێ شپرزەییەک بووە، چونکە بەرنامە و پرۆژەیەکی تری هەیە بۆ ئەوەی چۆنەڵێ دەوارنشینێک دروستکە، قوارەیەکی سیاسی دروستکە کە چۆنەڵێ سیستمی مەلەکێتیا بێ و ئەم حیزبە چۆن ئێستا واقعی سیاسی و فەرمانڕەوایی و ئابووری و هەموو جونگەکانی خۆرەخ کردووە لەو دەوڵەتەشە ئەوە بکە. بەڵام هەڵبژاردن بەڕاستی گرنگی خۆی هەیە و ئەم هەڵبژاردنە یەکێک لە گرنگیەکانی ئەوەیە ئێمە کە بە کۆبوونەوەی 5 قۆڵی و 10 قۆڵی و 15 قۆڵی و 20 جاری نەگەیشتینە ئەوەی واقعی سیاسی لە هەرێمی کوردستان چارەسەر بکەین. گرنگی ئەم هەڵبژاردنە چەند بەرامبەرە. یەکێک لە ئیسفادەکانی ئەوەیە هەموو ئەم واقعەمان دەتوانێت بۆ سفر کاتەوە و نەخشەیەکی سیاسی ڕاستەقینە دروست بێ و بێن سەر لە نوێ بزانین ئەم گۆڕانکاریانەی لە باڵانسی هێز لە کوردستان ڕوو ئەدا و دێنە بوون چین و بەو پێ هەموو لایەک ئیقرارکەین بۆی کە چۆنەڵێ واقعی سیاسی سەر لە نوێدا ڕێژینەوە و چۆنەڵێ واقعەکە بە شێوەیەکی باشتر دەست پێ بکەین و کۆتایی بەوە بێنین هێزێک بێ قۆرەخکاری بکایە ئاستەنگ لە بەردەم پرۆسەی دموکراسی و بەرەو پێشوونی کۆمەڵگەی کوردی دروستکرد. ئێمە نابێ بۆ هەڵبژاردنەوە بڕوانین کەمە مڵکی کەسێکە مڵکی لایەنێکە و کەی بێوێ یاری بە هەڵبژاردن کە هەڵبژاردن تەرجمەکردنی ئیرادەی خەڵکە بۆ دەسەڵات، واتە نوێنەرایەت دیاریکردنی نوێنەرەکانی خەڵکەوە هاوڵاتیان لە وڵاتی دیموکراسیا لە هەر وڵاتێکی ترایکە بە هەڵبژاردن بوو نوێنەرەکانی خوانیا و جۆرە کەسانە دیاریەکەن کە خوان ئارەزۆکە نوێنەرایەتیان کە نەشێوازی بڕیاردان، واتە بەشداریکردنی هاوڵاتی یا دەنگدەری وڵاتەیە لە قەراری سیاسیە. ئێستا حاڵەتی لە هەرێمی کوردستان حاڵەتێکی ڕاگوزەرە. هەرێمی کوردستان بە قۆناغەکانی ڕاگوزەری ناوێنی دیموکراسی، ناوێنی دروستکردنی موسساتی دەوڵات، ناوێنی موسسات لەم قۆناغانە ئەم حاڵەتە ناسروشتیانە ڕۆدا دایمە و هێزانی لە دەنگی خەڵکە ترسن و هێزانی لە گۆڕانکاری دیموکراسیە ترسن. ئەو هێزانە دایما بنە لەمپەر و ڕێگر. لەبەرەوە تۆ ئەبێ ئەم شتانە و کوشتی داوکی سیرکەی وەکو مەبادەی سێریکە ئەبێ هەڵبژاردن مەبادی بێ و استراتیژی کارکردن بێکە بۆ قۆناغەکانی ئایندەکاری لەسەر بکەی. لەبەرەوە هەڵبژاردن ئەبێ یا ڕەگ و بنەمای ئاڵوگۆڕی دەسەڵاتەوە بنەمای دیموکراسیەتە لە هەموو وڵاتێکە. بۆیە ئەبێت و مەبدە سێریەی کە هەڵبژاردن لە مەودایەکی ئەگەر زۆر نزیکش نوێ لە مەودایەکی ئایندەدا کاریگەری گەوری لەسەر گۆڕانکاری لە وڵاتە هەبێ وەکو لە ماوەی ڕابردوو لە هەرێمی کوردستانە هەیبووە. گەر سیری ساڵی 1992 بکەین هەتا وەکو ساڵی 2013 کە لەو بەینا چەند هەڵبژاردنێک کراوە لە 92 لە 100% کورسیەکان بەدەست دوی هێزی دەسەڵاتدارەوە بووە. ئێستا لە 55
45 کورسیەکانیشان بەدەستەوە نیە کەواتە ئەوە کاریگەری هەڵبژاردنەوەی کردووە لە 45 کورسیەکانی لە دەستی ئەم دوو هێزە کردوێتەوە لە ڕێی سندوقەکانی دەنگدانەوە بۆیە هەڵبژاردن خاوەن کاریگەریشی گەورەیە لە پرۆسی سیاسیەوە لە بۆعدی ئاڵوگۆڕی دەسەڵات لە نێوان هێزەکانە و لە بۆعدی بەشداریکردنی هاوڵاتیان لە بڕیادانی سیاسی لە وڵاتە. دیارە هەر پرۆسێک سەرەتاکان بۆ دەستپێکردن سەرەتاکانی ناڕەحەتەوە دەبێتە هۆی کۆمەڵەیە کێشە و گیرروت لەگەڵ خۆیان بێنێ بەڵام ئەزمموی هەرێمی کوردستان و کۆمیسیۆنی باڵا زۆربەی زۆری ئەو کەسانی کە لە کۆمیسیارەکان و لە ئەنجومەنەکانە کە دەست بەکارە بن لە فەرمانەکانە زۆربەی زۆریان ئەزمموونێکیان هەیە لەگەڵ هەڵبژاردنەکانی عێراقاوە لە زۆربەی زۆری هەڵبژاردنەکانە بەشداریان کردبووە ئەم یەکەم ئەزممونەش بۆ ئێمە بەتایبەتی کە ڕێفراندۆمە لەوانەیە هەندێک تعقیداتی تیانە بێ هەندێک ڕێکاری ئاسانتری تیاابێ لە هەڵبژاردن بۆیە پێمان وایە بە گوێرەی ئەو ئامادەکاریانی کە ئێمە کردومانە بۆ پرۆسی ڕێفراندۆم و ئەو ئامادە سازیانی ئێمە کردومانە لە دامەزراندنی فەرمانبەری گرێبەس و لە دامەزراندنی وەڵە ڕاهێنانکردن بە ڕاهێنەرانمان و لە ئامادەکاری لۆجستەکان ماوادی لۆجستی و ئامادەکاری مادی و سامانی مرۆیی هەموو ئەوانە پێم وابێت تا ڕادێکی باش ئەتوانین سەرکەوتوو بین ئێمە ناڵین لە 100 سەرکەوتوی لە پرۆسەکە چونکە نادەمانێت پێش حەدەسەکە بکەین پێش ڕووداوەکە بکەین بەڵام ئومێد دەکەین بە پشتیوانی خۆی گەورە سەرکەوتوو بین و لە دنیاشە لە هەموو کۆمیسیۆنەکانە بە تایبەتی ئەوانەی کە سەرەتان حتمما کۆمەڵێ هەڵە و کەم کوڕی ڕوو ئەدا بەڵام ئومێد دەکەین کە ئێمە تەجروبەمان هەیە پسپۆڕیمان تا ڕادێکی باشەیە لە بەڕێوەبردننی هەڵبژاردنەکانە چونکە وەکوتم هەمومان بەشداریمان کردووە هەمومان لە پرۆسەکانە بووین و ئەو ڕێکار و میکانیزمانەی ئێمە دانراوە دیارە ئێمە جهەدێکی تەنفیزین وەکو پارێزگاکان جهەدێکی جێبەجەکارین ئەو ڕێکارانی کە هاتووە دیارە سەرنج و تێبینەکانمانە سەر تۆ بە ئەنجومەنی کۆمیسیاران و ئەوەیشی تا ئێستا کردومانە تا ڕادێکی باش بووە جێگەی سپاسیشە تا ئێستا کارەکانمان وەکو خۆی چووە ئەوەی کە بەرنامەمان بۆدانە ئەوەی کە پلانمان بۆدانە وەکو خۆی ڕۆشتووە بەڵام دیارە هەتا نەگەینە بواری عملی هەتا نەگەینە کاتی دەستپێکردنی پرۆسەکەەوە کۆتایی هەدان بە پرۆسی ڕێفراندۆمەکە ئێمە ڕاستی تا ئەو کاتە تەقیمەکە ئەو کاتە دەورەبینە کە چەنە سەرکەوتوی ڕێگری لە ساختەکاری لە هەموو عالەمە لە ڕێی یاساوەیە لە ڕێ ئەو قوانینان و ڕێکارانەیە کە دەگیرێتە بەرەوەڵم باشترین ڕێکار بۆ خۆپاراستن لە تەزویر باشترین ڕێکار بۆ دوورکەوتنەوە لە تەزویر باشترین میکانیزم بۆ دوورکەوتنەوە لە تەزویر ئەوەیە کە لایەنە سیاسەکان و هاوڵاتیان و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی هۆشیارکردنەوە بدەن بە خەڵک پاشان خۆپارێزی بکەن باشترین چارەسەر بۆ دوورکەوتنەوە لە تەزویر و لە قەشکردن و لە پرۆسی هەڵبژاردنە خۆپاراستنە ئەگەرنا هەموو لایەنەکان دیارە کۆمەڵی ڕێگا و میکانیزمیان هەیە ئێمە تەعاملمان لەگەڵ لایەنە سیاسەکان هەیە و لایەنە سیاسەکان دەبێ هاوکارمان بن لە کەمکردنەوەی ئەو تەزویرە ئەگەرنا لە هەموو کۆمیسیۆنەکانە لە جەرایمی انتخاباتی هەیە و هەموو ئەوانە قسە و باسییان لەسەر کراوە بەڵام گرنگەوەی ئێمە بەپی توانای خۆمان و بەپی ئەو شارەزایانی کە هەمانەوە بەپی ئەو گرێبەستانی کە کردومانە و بەپی ئەو ڕێکارە یاسایانی کە گرتومانە بەر هەوڵ ئەدەین کە زۆرترین نەزاهەت هەبێ لە پرۆسی هەڵبژاردنە بە پشتیوانی خۆی گەورە. داخستنی پەرلەمان دەرگای پەرلەمان هەڵێکی استراتیجی بوو و زۆر کەوت لەسەر ئەزمموی هەرێمی کوردستان و شکۆی بۆ دام و دەستگا هەڵبژێراوەکان نەهێشتەوە و لەمان کاتیشا بە ڕێزیکردنێک بوو بەرامبەر بە دەنگدەرانی هەموو هێز و لایەنە سیاسیەکان نەک تەنها هێز و لایەنە سیاسێکی دیاریکراوە بەڵکو هەر کەسێک کە لە هەرێمی کوردستانە دەنگی داوە بێ ڕێزی کراوە بەرامبەر بە دەنگەکەی بە داخستنی پەرلەمان لەبەرەوە پێویستە ئەو کەلتوری بەکارهێنانی هێز یا لۆژیکی هێز کۆتایی پێبێنرێت لەبەرەوە ئێمە لە هەرێمی کوردستاندا بڕیارمان داوە با ڕێگەی هەڵبژاردن بتوانین نەخشەی سیاسی لە هەرێمی کوردستاندا نوێ بکەینەوە و بڕیارمان داوە کە ئەزمونەکە ئەزمونێکی دیکتاتۆری نەبێت بۆیە دیموکراسیەت ئەوە خوازێت کە ڕێز لە دەنگی هاوڵاتی بگیرێ و ڕێز لە دامەزراوە هەڵبژێردراوەکان بگیرێت چونکە ئەو دامەزراوە هەڵبژێردراوانە بەرجەستەکەری ماف و دەنگی هاوڵاتین لە ناو ئەو دامەزراوانە. ئەوەی کە پەیوەندی بە میکانیزمەکانی پارێزگاریکردن لە دەنگی هەڵبژاردن و لە نەتیجەی انتخاباتە بەڕاستی
بە دەرەجەی یەکەم وعی خەڵکە هۆشیاری خەڵکە یعنی ئێستا کۆمەڵگەی کوردی بەهۆی ئەو ڕووداوانەی کە بە چای خۆی دەیانبینێ کێ ئیشەکە لەسەر چۆنەڵێ بەرجەستەکردنی مافەکانی تاک لە کۆمەڵگەی کوردی و هێنانی واقعێکی سیاسی پێشکەوتوو بۆ ناو کۆمەڵگەی کوردی و کێش پێچەوانەکەی تەبەنیەکە بە چای خۆی دەیبینێ بۆیە بەڕاستی یەکەمین زامن و زابوونی ئەو قەزەیە بریتە لە چی بریتە لە بەرەوپێشوونی هۆشیاری تاکی کۆمەڵگە کە ئەمە ئەوەیە ئەم دەسەڵاتە دیکتاتۆریانە نایەنێ خەڵک ئەوە بێ ینی بەجانب بە شکڵەکەی هۆشیاری ئەو دەنیشێنەوە زانکۆ دەکاتەوە بەڵام هۆشیاری بەرهەم ناهێنێ خوێنەواری پەرە پێ ئەدا بەڵام خوێنەواری سەقافی دواخاوە پەرەی پێناداوە ئاستەنگی وە دروستەکە بۆچی بۆ ئەوی کۆمەڵگەیەکی هۆشیار نەبێت لە دوای ئەوە کۆمەڵێک میکانیزمی تر دێن ئەوەی کە ئەم هێزە سیاسیانەی دەرەوەی دەسەڵات بە تایبەت چۆن وا بکەن دائیمەن هەڵویستی بێرانیان هەبێ بەرامبەر هەر پرۆژەیەکی دەسەڵات کە بۆنی ئەوەی لێ بکرێ کە بیانەوێت دیکتاتۆریەت یا تاگڕەوی لە هەموو ئاستەکانە لە هەرێمی کوردستان دروستکەن هۆکارێکی تر ئەوەی ئێمە هەڵبژاردن کە دەستگای تایبەتی خۆیمان هەیە یاسای تایبەتی خۆیمان هەیە و موسساتی تایبەتی خۆیمان هەیە کارێک بکات کە بەڕاستی ئەوەی پەیوەندی بەلایانی لۆجستی ئەوەی پەیوەندی بەلایانی بەڕێوەچوونی هەڵبژاردنە بە شێوەیەکی پاک و بێگەر بە شێوەیەکی زانستی بە شێوەیەکی کارا و فعال بیگرێتە بەر ئەویش بەچی بەوەی کە بۆ نمونە تەزویرات نەکرێ بۆ نمونە تۆماری دەنگدەرانێکێکە لەو شتانێک کە پاک بکرێتەوە بۆ ئەوەی تۆ نەخشەیەکی سیاسی عادلانەت هەبێ لە ڕووی یاساییەوە ئێمە دەستکاری یاسای هەڵبژاردن بکەین بۆ معنایی ئێستا کۆمەڵێک کە لێن هەن لە یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لانی کەم لە هەرێمی کوردستانە بۆ نمونە ئێمە سەیرەکەین عەتەبەیەکی ئینتیخابی معقولمان نییە من ناڵێم عەتەبە یا بەربەستێکی ئینتیخابی ستەمکارانە کەوا بکە زۆرینەی هێزەکان بێبەش بن لە پەرلەمان بەڵام معقولیش نییە لەم سەرەوە نەعەدالەتیەک هەبێ لە دابشکردنی کورسیەکانە ینی هیچ عەتەبەیەک نەبێ ئەگەر لە 100 و 2 بێ سیرەکەی چەند هێزێک سەرەکەون هەمووی بەلەتە کورسیەوە دوایی ئەم کورسیانەیانەکەن بەچی ئایانکەن بە ئالەتیە بۆچی بۆ ئاستەنگ دروستکردن لەبەردەم بەرەوپێشوونی پرۆسی سیاسی و دیموکراسی لە کۆمەڵگەی کوردیاوە وەکو دوکانێکی سیاسی مامەڵەی پێوەکەن و هەڵوێستی خۆیانی پێفرۆشن لە ناو پەرلەمانی کوردستانە بەڕەقەم ئەتوانین بڵێن ژمارەیەکی زۆر کورسیمان هەیە کە لە بەرامبەر ڕەنگە دوو کورسی بە ئەندازەی دوو کورسی هێزێکی تر دەنگیان نەبوو بێ بۆیە بەڕاستی هەموو ئەمانەوەکە کە تۆ هەڵبژاردنێکی زانستیانت هەبێ هەڵبژاردنێکی پاک و دروست هەڵبژاردن ئەوەی کە من دووبارەی دەکەمەوە ئایا کاریگەری هەیە بەڵێ ئەگەر ئێمە سەیری کۆمەڵێ لە کۆمەڵی ڕەهەندەوە سەیریکەین یەکەم ئایا ئێمە سەیری ئێستامان بکەین و بەراوردی کەین بە ساڵانی نەوەتەکان کە یەکێتی و پارتی وەکو دوی هێزی تەقلیدی کۆمەڵگەی کوردستانیان دابەش کرده بوو 50 بە 50 کاری پێدەکراوەکو سیستمێکی بنەڕەتی ئایا ئێستا واقعی وعی خەڵک و ناڕەزایەتی خەڵک و بەرەوپێشوونی دیموکراسیت لە هەرێم لە چاونەوەتەکانە فەرقی نەکردووە بەڵێ ئەمە خۆی لە ڕێوە چۆنەڵێ هۆکارێکی گرنگە یا بەڵگەیەکی گرنگە کە ئێمە بەرەو ئەوە دەڕۆین کە کۆتایی بە دەسەڵاتی ستەمکاری لە هەرێمی کوردستان بێنین پاشان بێنە سەر لایەنی ڕقەم و ئامارەکان لە خولی یەکەمی پەرلەمانی کوردستانە لە ساڵی 92 کە کرا ڕاستە بربەستێکی ستەمکارانە هەبوو یەکێتی و پارتی هەموو کورسەکانیان برد 49 بە 50 دوایی کریان بە 50 بە 50 و دوای ئەو شەڕی ناخۆ هات ئەتوانین بڵێن بەو شێوەیە لە 100% کورسەکانی یەکێتی و پارتی بوو وەکو دوو هێزی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستان لە خولی دووەمە ئەمە کەمی کرد پێم وابێ هاتە سەر 75 کورسی هێزی تر کورسیان پیا کرد لە خولی سێەمە بوو بە 59 کورسی کورسەکانی هەردوو هێزە تەقلیدەکەی هەرێمی کوردستان یەکێتی و پارتی لە خولی چوارەما کە ئێستا تیاین و پەرلەمان لە کار خراوە بە هەردووکیان 38 و ئەوە 56 کورسیان هەیە بۆ بە 56 کورسی ئەم 56 کورسیە لە بەرامبەر سێ هێز کە پێشتر ئۆپۆزیسیۆن بوون کۆمەڵ و گۆڕان و یەکگرتووی ئیسلامی کوردستان 40 کورسیان هەیە هەندێک هێزی تریژێ متەفەریقە ڕۆژێک معارزن و ڕۆژێک غیری معارزن بەپێی واقع سیاسەکە سەیری خوێندنەوە سیاسەکانی خۆیانەکەن بۆیە هەر لە ڕووی ڕقەمەوە پێمانەڵێ ئێمە بەرەو ئالەتی دیموکراسی یعنی چۆنەڵێ لەبەر دەم گۆڕانکاری گەورە داین نابێ کۆڵی لێبین و بەڕاستی ئەم واقعی کە هاتووە ئەمە بەدەر لەو هەموو تەزویرات و ساختەکاری و ئەو هەموو فرت و فێڵە مباشیر و غێر مباشیرەی کە لە واقعەکەیە کراوە
دوو هێز بە سەدان هزار موچەخۆری بندیوارەوە، دوو هێز بە قۆرەخکردنی سامانی گشتی وڵات و سەرۆت و سامانەوە بۆ ئامانجی سیاسی، دوو هێز بە و هەموو هێزە سەربازی و ئیعلامی و ڕێکخراویە گەورەوە کە مۆنۆپۆلی واقعی کوردستانیان پێکردووە ئەنج گەیشتونەتە ئەوە. ئێمە سێ هێزی تر کە هیچ شتێکمان نییە کە هێزی سەربازیمان نییە کە غیری چۆنەڵێ قووەتی منطق قووەتی خطاب و قووەتی پرۆژە هیچ شتێکی ترمان نییە، ئەوە نەمان هێناوە. ئەی ئەگەر واقعی کوردستان بەرەو پێشتر بڕوا خەڵکی ژاوکاری ئەم هێز و لایەنە ئازادی خواز و مەدەنیانەی تربێت بۆ ئەوی گۆڕانکاری بکرێت بە تاکید لە مودەیەکی زەمەنی نزیکا ئێمە گۆڕانکاری حەقیقی لە هەرێمە بین. هەڵبژاردن تۆ نابێت بەشتی جانبی بڕایگری هەڵبژاردن وەکو مەبادی و کاریگەری خۆی من وەک نمونی کوردستانم بۆ هێنایتەوە لە ساڵی 92 یەکێتی و پارتی لە 100% کورسیەکانی پەرلەمانی کوردستانیان بەدەستەوە. ئێستا نزیکەی لە 155 کورسیەکانیان بەدەستەوە کەواتە لە 145 دەنگەکان یا کورسیەکان خەڵک بڕیاریان لە ڕێی هەڵبژاردنەوە ئەم کورسیانی دەمانەوەرگتەوە بەخشی بە هێزی تر بەخشی بۆ هێزانی کە نزیکن لە بیرکردنەوە و نزیکن لە ڕوویای بیرکردنەوەەوە نزیکن لە شێوازی قەراردانیەوە هاوڵاتیانەوە بۆیە کاریگەری هەڵبژاردنەوەیە ئەگەر بۆ ئێستش نەبێت لە ئایندا و ئەکا ئەو هێزانی کە قۆرخی هەموو شتێکن لیان وەرەگرێتەوە ڕۆژی هەڵبژاردن لە هەموو وڵاتێکی دیموکراسیا لە هەموو جێگایە بە ڕۆژی دادگایی هێزەکاندانێ بە ڕۆژی دادگایی لە سەڵاتداراندانێ ئەگەر ئیشی باشی کرد خەڵک متمانی پێبەخشێتەوە جارێکی تر ئەمەرکەی پێبەخشێتەوە بەرپرسیارەتیە خاتەوە و ئەگەر نەیتوانی متمانیەکی باش بەدەستبێنەوە نەیتوانی بوو لەو 4 ساڵی کە یا لەو 5 ساڵی کە لە حکوما بۆ ئیشی باشکە هاوڵاتیان جۆرێک لە سزایدەن و متمانەکەی لێوەرەگرنەوەی بەخشنەوە بە هێزێکی تر گەر سەیری وڵاتە دیموکراسیەکان کە زۆربەی کات هێزی نوێ یا هێزی تازەیە تا ئاراوە و لە هەرێمی کوردستانیش پێم وایە هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش هاوشێوەی ئەو وڵاتانەی تر هاوڵاتی واعی وشیارن تۆ سێریکە هەموو جارێککە هێزێکی نوێتە ئاراوە یان هێزێک ئەگەر نوێش نەبێ خۆی لەگەڵ داواکاریەکانی خەڵکا بگونجێنێ لەم چەند ساڵی دوای لەم انتخاباتانی دوایە دایمە هاتنە پێشەوە و زیادبوونی ژماری دەنگەکانی ڕوویداوە ئەگەر هەڵبژاردنێکی تەندروست بێ پێم وابێت ئەم هێزانی کە جۆرێک لە ناوی بنین نەیانتوانی و ئەمانەت پارێز بن ئەمانەتی هاوڵاتیان و مافەکانی هاوڵاتیان پارێزن سزای خۆیان وەرەگرن لە ڕێی سندوقەکانی دەنگان بەدڵنیە ئەم کوردستانە دەنیا لەلایەن پارتیەوە بەڕێوە نەبراوە لەلایەن هێزەکانی تریشەوە بەڕێ براوە بەڵام پشکی سەرەکی و پشکی شێربەر پارتیەکەوێت لە بوونی کەم و کورتی و گەندەڵی و لەو هەموو نەعەدالەتی 25 ساڵ 26 ساڵە لە هەرێمی کوردستانە نزیکەی چارەکە سەدەیەکە لە نەعەدالەتی کۆمەڵایەتی لە نادادی لە ژیانە لە ناهاوسەنجی لە دابشکردنی دەسەڵات لەوان هێزەکانە هەیە بۆ ئەگەر هەڵبژاردنێکی تەندروست و ڕێک و پێک هەبێت بەدڵنیایەوە ئەبێەوە من پێم وایە هاوڵاتیانی هەرێمی کوردستان پامی خۆیان گەیانەوە بە هێزە دەسەڵاتدارانە بە یەکێتی و پارتی وەکووتم ژمارەیەکی زۆر نزیکی نیوی کورسیەکانیان لێوەرگرتون تۆ بەخشیوانە بە هێزنیەکانی تر بە هێزانی کە لە ساحی سیاسی جیا جاران قەبارەیان زۆر گەورە نەبووە یان تێزی نوێن دروست بوون هاتوونتە ناو ساحەکەەوە ئێستا ئەم متمانەی لەوان وەرگیراوە و دراوە بە هێزی تر ئەگەر ئەم مۆمارەسی دەسەڵ دیموکراسیەتی انتخابات و مارەسی انتخابات بێ وردە وردە ئەم پشکەی تریشانەی وەرگیرێتەوە ئەبەخشرە بە هێزی تر. وەکو کارمەند و وەکو بودجە بەڵێ ئەوانە هەمویان دابین کراون بەڵام ئایا لە کاتی خۆیان دەکریان ناکرێت ئەوە پەیوەستی هەیە بە سەرۆکایەتی هەرێم و یاساکانەوە پەیوەندی هەیە بە سەرۆکایەتی پەرلەمانەوە پەیوەندی هەیە بە لایەنە سیاسەکانەوە کە ئایا ئەوان ڕێ ئەەکەون لەسەر ئەنجامدانی پرۆسەکە یاخود دوا ئەەکەوێت ئەوانە پەیوەندی زیاتر چونکە ئێمە وەکوتم کۆمیسیۆن جهتێکی ئامادەی دەربڕێت وەڵامی داواکاریەکانی سەرۆکایەتی هەرێمەوە و سەرۆکی پەرلەمانی داوەتەوە هەردووکیان دیارە پێکەوە کۆمەڵە ڕێکاری گرتوۆتە بەر ئامادەی دەربڕێ بەڵام ئەوە لایەنە سیاسەکان دەگەنە ئەو نەتیجەی کە لەیەکی 11 ئەنجام درێ یاخود دوا بکرێت چونکە ئێمە گەر تێبینیکەی کۆمەڵە تەحەدی هەیە ئێمە لە ڕووی سامانی مرۆییە لەوانەیە کێشەمان کەم بێ بۆ جێبەجێکردنی پرۆسەکە بەڵام لە ڕووی ئامادەکاریوە لە ڕووی ڕاهێنانەوە هێشتا لەوانەیە چونکە سەرەتامان و بیدایەتی کۆمیسیۆنەوە بیدایەتی ئیشکردنی پارێزگاکانیشە بە تایبەتی منطقەی ناوچە کوردستانەکان ئەوانە بۆ خۆیان کۆمەڵە کێشیان هەیە کە ئایا ئەوانە بەشداریەکەن لە پرۆسی هەڵبژاردنەوە ئایا ئەوانەی لە هەندەرانن ئایا چۆن بتوان لە پرۆسی هەڵلەوانەی بۆ پرۆسی ڕفراندۆ
ڕفراندۆمەکە تا ڕادەیە لە ڕێگەی ئەلکترۆنیە لە بواری ئەلکترۆنیا بتوان دەنگدەن بەڵام لە ڕاستیە لە مەسئلەی یاخود لە چوارچێوەی ڕێکارەکانە دەبێ بڕۆی بۆ وڵاتانە سندوق دابنی و لە منطقەی جەناکۆکەکانە ئەوەی کە پێوتێت ناوچە کوردستانەکە ئەوان بە هەمان شێوە ئەبێ ناحی ئەمنی پارێزراو بێ ئەبێ سنووقەکان هەبێت دەبێت دەنگدەر ئامادەیی دەرونی تیاابێ بۆ ئەوەی دەنگدا بە هەمان شێوەش لە کوردستانی خۆمان ئەوانە هەموو کۆمەڵ ڕێکارن دەبێت ئامادەی دەرونی هەبێ بۆ هاوڵاتیان لە ناحی دەرونیەوە لە بواری بژێویە لە بواری ڕێکارە یاسایەکان لە بواری حملەی هەڵبژاردنە هەموو بوارەکانە ئامادەیان تیاابێ ئێمە نایشارین و ئێستا بۆ پرۆسی ڕفراندۆم کە بڕیار درراوە مامۆستایان لەگەڵ یاساناسان سەرپەرشتی یاسایەکان سەرپەرشتی پرۆسەکە بکەن ئەوانە خۆی بۆ خۆی لەوانەیە کەمترین کێشەمان بۆ بێنێتە بەردەم بەڵام لە ڕاستیە کۆمەڵی کەسی کە هەن کە تەخەڕوجیان کردو کە ژمارەیەکی زۆر هاوڵاتیانن ئەوانش پێویستیان بۆ هەیە ینی بەشداری بکەن لە بەڕێوەبەری پرۆسەکە و ئەوانش سودمەند بن لەم هەرێمە ئێمەیە بۆیە بۆ مەسەلەی ئامادەکاری وەکو بودجە ئێمە بودجەمان لە بەردەسایە و ئامادەکاریشمان تا ڕادێکی باش کردووە وەکو سامانی مرۆژ مۆزەفی تەوامان لە بەردەسایەوە گرێبەستەکانیشمان بۆ نوێکردنەوەی تۆماری دەنگدەران ئێستا بنکەکانمان کراون لە ئەمڕۆوە بنکەکان دوای جەژن دیارە کراونەتەوە بۆ ئەوەی هاوڵاتیان ئاگادارکەنەوە ڕێنمایان پێ بدەن لە شوێنی دەنگدانیان لە گۆڕینی شوێنی دەنگدانیان لەو میکانیزمانی کە خۆیان گرتویانتە دەر بۆ ئەوەی بتوانن باشترین تۆمارمان دەستکەوێەوە ئەو کێشان و گیرروگرفتانش کە هەبوون ئەو لەوانەیە هەندی هاوڵاتی شوێنەکانیان گۆڕی بێ قوتابخانەکانیان گۆڕی بێ شوێنی دەنگدانەکانیان گۆڕی بێ بۆیە پێویستکە بڕۆن سەردانی بنکەکان بکەن بۆ ئەوەی دڵنیا بن لە ناوەکانیان دڵنیا بن لەوەی کە هەڵە نیە دڵنیا بن لەوەی کە ناویان نەسراوەتە دڵنیا بن لەوەی کە خەڵکێکی مردویان هەبوو مەسەر لا نەبراوەیە لا یعنی هەموو ئەوانەی هەروەها ئێمە بۆ خۆتان نەزانن زیگەی 4 ماوارید لەم مدەتا زیادی کردووە کە ئەوانش پێویستیان بەچێ پێویستیان بەوە هەیە کە هاوڵاتیانی ئێمە هۆشیارانە تەعاملی لەگەڵا بکەن ئەو ڕۆژی دەنگدانەکە نێن بکەونە کێشە و گیرگرفت کە دەنگیان نییە ناویان نییە بکەونەوە کەڵێ حاڵەتێکی دەرونی خراپە بۆی ئێستا 2 مانگی ماوە ئەم 2 مانگە هاوڵاتیان دەتوان بڕۆن ناوەکانیان ئامادەی بکەن بە ئایا خەڵی تایە کە مکڕیتایە بۆی بتوان چکە ئێمە یاساکان دەرچوون ئەو ڕێکار و میکانیزمانە دەرچوون بۆ پرۆسی بۆ بەڕێوەبردنی پرۆسی ڕفراندۆمەکەەوە پرۆسی هەڵبژاردنەکە لە کۆتاییە ئەوەی کە دەمێنێتەوە ئێمە دەمانەیە پرۆسەیەکی نەزیح بێ لە چوارچێوەی پارێزگای هەڵبجە کە ئێمە ئەمانەوە لە هەموو کوردستانشا دەمانەیە پرۆسەیەکی نەزاهات دەبێ و یەکەم ئەزمموی شەوکو جەنابتان فەرمونون یەکەم ئەزممونە مرۆڤی چاوەڕێی یەکەم ئەزممونەکە کە سەرکەوتوو بێت نابێت بە هیچ شێوەیەک بەڕاستی ڕێگە بدرێ باوەی کە ئەو دام و دەستگایانە ئەو دامەزراوانە جارێکتر پەک بخرێنەوانێ و پەخستنی ئەو دامەزراوانە وەکو باسم کرد زۆرمان لەسەر کەوتووە و پێویستیشە هاوڵاتیان سزای یا دادگایی هەو هێزە بدەن کە دامەزراوەکان داخات لەبەرەوەی کە هەر هێزێک ڕێزی دەنگەکەی نەگەر پێویستە هاوڵاتیان لە خولێکی ترە لە دەنگدانێکی ترە سزای ئەو لایەنە بدەن لە ڕێگەی دەنگەکانیانەوە ئەمە پەیوەندی بە هوشیاری سیاسی و هوشیاری مەدەنی هاوڵاتیانەوەیە بەوەی کە لەسەر ئەساسی پرۆژە لەسەر ئەساسی ڕەفتار لەسەر ئەساسی بەرنامە دەنگ بدات بە پارتی سیاسی نەک لەسەر ئەساسی خوێن و لەسەر ئەساسی مێژوو لەسەر ئەساسی کۆمەڵێک اعتیبارات و فاکتەر کە پێوان لە دەرەوەی دنیای نوێگەری و دنیای مۆدێرنن هەرێمی کوردستان محکومە بەوەی هەڵبژاردن بکە و جگەل لە هەڵبژاردن ئێمە ڕێگەکانی تریشمان تاقی کردوتەوانێ پێمان ڕێگانی تر نامانگەێنێتە کە دارێکی ئارام بەڵکو ناوچەکەمانەکە بە سووریایەکی تر ئەکا بە ناوچەیەکی گەڕاوی ناوچەیە کە هێزە دەرەجەکان دەستی تێخەنەوە لە دەست خۆمان دەرەچێت لەبەرەوە هەڵبژاردن ئامرازێکە کە نەفەس درێژی ئەوێ و لەم نەودووە گەر سەیری نەخشەی سیاسی بکەی لە هەرێمی کوردستانە هەر لە ڕێگەی هەڵبژاردنیشەوە گۆڕانکاری بەسەر هاتووە ڕاستە هەندێک هێز هەیە هێستاکە بەسەر هێشتا هەر بە ئیستحقاقی شەڕی ناوخۆ بەمانە ئەوێ حکم بکەن و حکمڕانی بەرن بەڕێوە بەڵام لەگەڵەوە شایستحقاقی هەڵبژاردنیش بۆ خۆی ڕۆڵی بینیوە و هاوڵاتیانیش وشیار بوونەتەوە بۆی کە ئەگەر سەیری چەماو و کێروی دەنگەکانی هێزە سیاسەکان بکەیت لە 92 بۆ 2013 ئەبینیت بە شێوەیەکی بەرچاو دەنگەکانیان لە
50 کورسیەوە هاتۆتە سەر 18 کورسی یەکیان ئەویترشان هاتۆ سەر 38 کورسی بەدەر لەوەی کە باز لەوەش ناکەم کە ئەو قاچ و قوچ و ئەو گزی فزیەشی کە کراوە لە هەڵبژاردنەکانە بەڵام سەرباری ئەوە هاوڵاتیان وشار بوونەتەوە هاوڵاتیان ئەنێت حکومڕانەیەکی تەندروست حکومڕانێتێکی دیموکراسی و ئاڵوگۆڕی دەسەڵاتی تیا ببێ و پەرلەمان وەکو ئەزمونێک کە ویستی لەبەردەم ئەو دەسەڵاتەی کە ئەوێ بە بەردەوامی و بە هەمیشەیی ڕەهابێ و زۆری نەبێ وتی نەخێر بۆیە بەرامبەر بەوە نەیانتوانی ململانەیەکی دیموکراسیانی قانونی سیاسی بکەن پەنان بردەوە بەر ئامرازە کۆن و تەقلیدیەکانی کە کۆمەلگای کوردی بەڕاستی نەفرەتی لێ کردو کە ئەویش بەکارهێنانی هێز و چەکە بۆ لە نێوان هێزە سیاسیەکانە بۆ حەسمکردن و بنەبڕکردنی ململانە سیاسیەکان. ئێمە لە ناخی دڵەوە هیوای سەرکەوتن بۆ کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێم و ستافەکانی لە سەرۆکەوە تا خواری خوارەوە هەموو کارمەندەکان و کۆمیسیاران دەخوازین و هیوامان وایە بەڕاستی جگەلۆی فۆرمێکی کوردستانیە بۆ بەڕێوەبردننی هەڵبژاردنە گشتەکان و ئەو پرۆسانەی و ڕیفراندۆم وانە و بەڕاستی هۆکارێکی سەرەکی گرنگیش بێ بۆچی بۆ ئەوەی شان بەشانی هەوڵ و هیمەتی هێز و لایەن ئازادی خواز و نخبەی ئەم وڵاتە بتوانن واقعێکی سیاسی ڕاستەقینەی دیموکراسی دروست بکەن و بەشدار بن لەو هەوڵانەیە. لە چەند ڕوویەکەوە بەڕاستی ئێمە گەشتبینین بەرامبەر ئەم کۆمیسیۆنە. یەکەم ئەوەی کە هاوشێوەی بەشە کوردستانەکەی کۆمیسیۆنی بەغدا مۆنۆپۆڵ نەکراوە بەسەر هەموو ئەندامانی یەکێتی و پارتی بەتەنها. بۆ نمونە کوردستان کە چەند فەرمانگەیەکی کۆمیسیۆنی بەغدای لێبوو ئەمە یەکێتی و پارتی لەسەرەوە تا خوارە خۆرخیان کردبوو. ئەم کۆمیسیۆنە وان نییە. ڕاستە خەڵکێک ڕخنە دەگرێت کە کراوە بە محاسەسەی حیزبی لە بینی لانی کەمپێن هێزەکە و هەندێک کەمایەتیە. ئەمە دیوە ئیجابەکەی زیاترە. بۆ معنایە ئێمە کۆمیسیۆنێکی حیزبیمان هەیە. ئەگەر زروفەکە ئاسایی بێ ئێمە یەکەم کەسین کە پشت هەڵەکەین لەوەی بە محاسەسە پشک وەرگرین. بەڵام ئێستا زۆری نەیەکی یا بەشێکی زۆری ئەوانەی کە لە کۆمیسیۆن لە کۆمیسیارەوە تا خوارەوە هەن سەر بە کۆمەڵی هێزن کە ئیشی جددیەکەن وەکو پرۆژەی سیاسی و حیزبی بۆچی بۆ ئەوەی بەر لە ساختەکاری بگیرێ لە هەرێم. من ئەگەر هەر لە دوورەوە بڵم کاکە ساختەکاری مەکەن بەڵام ئەوەی کە مکەلەف بێ پیاوێکی ئەمین نەبێ کارکتەرێکی ئەمین نەبێ لە ناو کۆمیسیۆنە و نەتوانم قەناعەتی پێ بکەم و خۆی باوەڕی بە پرۆژەکە بێ ئەو کاتە قسەکەی من هەروەکو بانگەشەیەکی بێمەعنا دەمێنێتەوە. بۆیە ئێمە دەتوانین بڵێن لە کۆمیسیۆنە دەیان و سەدان کەسی تایە کە ئیشی سەرەکیەکەن بۆ گرتنی هەموو گەندەڵەکان بۆ بەرگرتن لە هەموو ساختەکارەکان ئەگەر لە دینارێکەوە بلایانی دارایی و تا ئەگاتە هەموو لایەنە لۆجستی و ئەمنی و فەنیەکانی تر. بۆیە بەڕاستی ئەمەش لەو ناحیەوە گرنگە. ئەوەی کە هەیە ئێمە ئەتوانین بڵێن کۆمیسیۆنی کوردستان لەگەڵ هەموو هیوای سەرکەوتنمان بۆیان لەبەردەم تاقیکردنەوەی گەورەیە لەبەردەم دوو تاقیکردنەوەیە. یەکەم ئەوەی کە یەکەم ئەزمونێتی ئەنجامی دەدا، دووەم ئەوەی کە ئەم ئەزمونەش جگەلەوەی یەکەم ئەزمونێتی و متمانەی خۆشی پێوە پابند کردووە. بەڕاستی ئەگەر ئەم کۆمیسیۆنە نەتوانێت میهەنی کار بکەوە ڕێکارە یاسایی و نێودەوڵەتیەکان تەبەنیکە و بڕیار لە کۆمەڵی ئیجراعاتی بوێرانن نەدا بۆ ئەوەی هەڵبژاردنێکی پاک و پێگەر بەڕێوە بچێ، بەڕاستی ئەو کاتە سیرەکەی هەر هێزە سیاسەکانی تر لێکەونە تەقا. ئەو کاتە کۆمیسیۆنێکمان نەبێ لانی کەم وەکو بەشەکەی کوردستان کۆمیسیۆنێکە بێ کە ئەتوانی بڵێ کۆمیسیۆنێکی بێلایەن نییە و کۆمیسیۆنێکە بەڕاستی لە ڕووی میهەنیەوە ڕەنگە زۆر سەرکەوتوو نەبوو بێ وەکۆی بینیمانە لە هەڵبژاردنەکانی پێشووا چەندێ ساختەکاری کراوە سەر ڕای تەعن لێدان و پەنابردن بۆ بەڵگەکانیش بەڵام هیچ ئەتیبارێک بۆ تانەکاندان نەدرا. بەڵام من دووبارەیەکەمەوە سەرڕای هەموو ئەو کەم و کورتانەی کە هەن لە هەموو لایەنەکانی پرۆسەی هەڵبژاردن و بەڕێوەچوونی لە هەرێمی کوردستان بە تەزویرەوە بەبوونی هەیئەتێکی وەکو کۆمیسیۆنی جێگەگومانەوە. بەڵام بەڕاستی ئێمە هەر ئەوەمان ئیسفادە بووە کە توانیمانە بەدەر لە شەڕی ناوخۆیی بەدەر لە گرژی و ململانێ واقعی سیاسی دروستکەین و نەخشەیەکی سیاسی ئەو بکەین. بۆیە بەڕاستی لە ناحیەی دۆمیشەوە ئەوەیە کە ئێمە کۆمیسیۆنەکەمان دیسانەوە سەرڕای ئەوە بتوانێت لەگەڵ ئەوەی هەڵبژاردن بکەین بە ئامانجی سەرەکیمان بتوانێت هەڵبژاردنێکی وا بکە کە ڕۆژ بە ڕۆژ ئێمەش و هێزەکانیش و نوخبەی ئەم وڵاتە و تاکتاکی کۆمەلگەش متمانەی بە هەڵبژاردن زیاد بکە. بەڕاستی ئەوەی کە ئێمەی بینین هەموو لایەک تا ئێستا بەڕسمی دەڵێن هەڵبژاردن لە کاتی خۆیان بکرێەوە هیوامان وایە بکرێ و ئەوە نەشی ئاگدارین چاودێری کاروباری کۆمیسیۆنەکەین
بڕیاریاندا و شانبەشانی ئامادەکاری بۆ پرۆسی ڕێفراندۆم لە 25 ئامادەکاریەکانیش بکەن بۆ هەڵبژاردنەوەکۆی لە ڕۆژانی ڕابردووە بینیمان دەرگایان کردەوە بۆ تۆمارکردنی قەوارە سیاسیەکان و کۆمەڵ ئیجراعاتی تریان گرتوۆتە بەر کە وای لێ ئەخوێنرێتەوە ئیشی جدی بکەن بۆ ئەوی هەڵبژاردن لە کاتی خۆیان لە 11 بەڕێوە بچێ. ئێمە هیوای سەرکەوتنیان بۆ خوازن هیواشمان وایە هەرێمی کوردستان ئەگەر بە کۆبوونەوەی حیزبی و سیاسی نەیتوانی بگاتە چارەسەری کێشەکان بە ئەنجامدانی هەڵبژاردنێکی پاک و بێگەر بتوانێت سەرەتایەکی سیاسی و قۆناغێکی تازەی کاری سیاسی فەرمانڕەوایی لە هەرێم دروست بکات. دوو بابەتە یەکەمیان بە نیسبەت کۆمیسیۆنەوە من ئێستا ناتوانم قەرار بدەم ئەبێ قەرار لەسەر شێوازی مامەڵەیە لەگەڵ دەرەنجامە بڕیار بدەین. من ئێستا تەمە ناکەم کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی لە هەرێمی کوردستانە یەکەمین کاریانە و یەکەمین جارە هیوادارم جێگای متمانەی نێوان هەموو هێز و لایەنە سیاسیەکان و هاوڵاتیان و دەنگ دەربن. ئەم کۆمیسیۆنە تەنیا حەکەم نییە لە بینی تەنها هێزی سیاسیەکانە حەکەمە لە بینی هێزە سیاسیەکان لەلایەک و هاوڵاتی و هێزە سیاسیەکان لەلایەوە هاوڵاتی و دەسەڵات واتە و حەکەمێکەوە بەرپرسیاریتیکی ئاینی و مێژویی و ئەخلاقی گەوریانە سەرشانە. من هیوادارم بۆ یەکەم جاریانەکە ئەم کارەکەن کارێک بکەن جێگای متمانی هەم هێز و لایەنە سیاسیەکان بن هەم متمانەیەکی گەورە بۆ هاوڵاتی بژێڕنەوە بۆ ئینتیخابات بجێڕنەوە وا لە هاوڵاتیانگەن کە هاوڵاتی بە متمانەوە ئەو دەنگەی خاتە ناو سنووقی هەڵبژاردنەکەەوە بەدڵنیە ئەو پیوابێکە و دەنگاگاتە جێگای خۆی بۆیە ئەمە یەکەمین کاریانە ئەکرێ لەژێر تەجروبەیەکی گەوری نیشتیمانیان و لەژێر تەجروبەیەکی گەورەی میهێنیان بۆ کارێکی خۆیان بۆیە ئەبێت چاوەڕێ بکەین بزانین تا چەند ئەتوانن ئەم سیقایە ئەم متمانەیە دروستکەن لای هێزەکان لای پاڵێوراوەکان و کاندیدەکان و لای هاوڵاتیانی دەنگدەرانی هەرێمی کوردستانیش. ئێمە ڕئیمان وایە ئەنجامدانی هەڵبژاردن لە وادی خۆیدا مەکرەمە نییە یا هەدیەنی بدرێ بە هاوڵاتی و واجبی سەرشانی دەسەڵاتە وەک دەسەڵات ئەمە ئەو متمانی وەریگرتو بۆ 4 ساڵە ئەگەر هەڵبژاردن دووە خیانەت لەو ئەمانەتەکە هاوڵاتی بۆ 4 ساڵ دەنگی داوە ڕەنگە من دەنگدەرێک بم دەنگ بە لایەنێک کە دەم لەو 4 ساڵە بەدڵم نەبێت ڕێیم بگۆڕم دەنگ بگۆڕم بۆ لایەنێکی تر بەڵام ئەگەر درێژ کرایەوە کەواتە من ئیرادی منیتیانە بۆ ئیرادی هێزە دەسەڵاتدارەکانم بۆ هەمیشە لە هەرێمی کوردستانە دەسەڵاتدارەکانی کە لە دەنگی هاوڵاتیە ترسن لە سزای هاوڵاتیە ترسن لە سێ ڕۆژ دەنگدانە ترسن دایمە لە سەروبەندی کۆتاییەکانە بی لە درێژکردنەوەی وادی هەڵبژاردنەکانەکەن. بۆ ئێمە پێمان وایە ئەمە مەکرەمە نیە ئەمە واجبێکی سەرشانی حکوومەتە واجبێکی سەرشانی دەسەڵاتدارانە ئەبێ هەڵبژاردنە کاتی خۆیان ئەنجام بدرێ بۆ ئەوی ئەم 4 ساڵە هەر هێزێک چی چاندووە بەرهەمەکەی بدورێتەوە ئەو هێزانی بوونەتە هۆی بڕین و موچە و قوتی خەڵک بوونەتە هۆی دروستکردنی ئەم هەموو وارگرانی لەسەر هەرێمی کوردستان نەمانی خزمەتگوزاری نەمانی پرۆژە ئەم هەموو قەیرانە سیاسی و دارایی و ئابووری بۆ هەرێمی کوردستانیان دروست کردووە خاوەنی ئەم هەموو فکرانن کە مۆدیلێکی نادرە یا شێوازێکی دەگمەنە لە شێوازی ئیدارەدانی ناتەن دروست لە وڵاتە سزای خۆیان وەربگرن و خەڵکی متمانیان لێ وەرگرێت و بیبەخشێ بۆ کەسانی کە ئەمینن و نوێنەرایەتی خەڵکەکەن لە هەرێمی کوردستان بۆ ئێمە زودنەوەی گۆڕان پێداگریەکەین کە هەڵبژاردن نەوادی خۆیدا ئەنجام بدرێ لە کاتی کە بۆی دیاری کراوە. زودنەوەی گۆڕان هێزێکی هەڵبژاردنە. ئێمە سەرچاوی دروستبوونمان یەکەمین جار پێشوی ببین بە حیزبێکی سیاسی لیستێکی هەڵبژاردن بین و لە کۆبوونی کۆمەڵی خەڵک و کۆمەڵی قیاداتی سیاسی بووین لیستێکمان دروست کرد دوای بووین بە حیزبێکی سیاسی واتە ئێمە پێش لە دایکبوونی حیزبەکەمە بەشداری هەڵبژاردنمان کردواتە لە دایکبوونی حیزبەکە سەرەتای دروستبوونی پارتە سیاسیەکەمان لە هەڵبژاردنەوە سەرچاوی گرت گەیشتنمان بووی کە چارێکی کورسیەکانی پەرلەمانمان بەدەستێت لە ڕێی سندوقەکانی دەنگدانەوە ئەم هێزە هیچ کاتێک نە ئیمتیاز نەیچمان نەبوو بەڵام لە ڕێی بەرنامە و پلانی ئینتیخابیەوە کارمان کرد و متمانێکمان ناوە بە دەنگدەرەکانی خۆمان و ئێمە بەڵێ لە ڕووی فەنی و لە ڕووی مرۆیی و تەواو ئامادەین ئامادەسازی تەواومان هەیە و پێداگرێکن هەڵبژاردن لە کاتی خۆیان ئەنجام بدرێت و هیچ کاتێک زودنەوەی گۆڕان لە ئینتیخابات نەترساوە و ئێمە پێمان وایە ئینتیخابات ببێتە شوێنی یەکلاکردنەوەی ململانیەکان لە جیاتی زمانی چەک زمانی قەڵەم بێ ئەو لە جیاتی لولی تفەنگەکان نوچی قەڵەمەکان بتوانێت هێزەکانی یا چارەنووسی هێزەکان یا سەنگی هێزەکان یەکلاکاتەوە نەوە سەپاندنی هێزی لە ڕێی هێزی چەکدارەوە سەپاندنی چنگی دەسەڵات بەسەر هێزەکانە ئەبێ سندوقەکانی دەنگدان ئەبێ وەرەقەی دەنگدان ئەبێ متمانەی هاوڵاتیان سنگ و پێگە و قورسایی هێز و لایەنەکان دیاریکە لە هەرێمی کوردستان بۆیە ئێمە پێمان وایە هەڵبژاردن سنجی مەحەکە لە نێوان هێز و لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان.
لە سنووری پارێزگای هەڵەبجە لەوانەیە هێشتا یەکلانە بوو بێتەوە چونکە ئێمە ئێستا 5 ناوەندمان هەیە کە کراونەتەوە بەردەوامن بەڵام 158 وێزگەمان هەیە و 27 ناوەندی دەنگدانمان هەیە کە ئەوانە هەمویان ئامادەکاریمان کردو بۆیان بۆ ڕێفراندۆم فەرمانبەرەکانیان بۆ دابین بکەین و بیان بیکەینەوە بۆ ئەوەی ڕاهێنانش بە فەرمانبەرەکانیان بکەین. ئەوەی کە وەکو ژمارەی دەنگدەران ئامارەکان یعنی جیاوازی تایە هەندێک ئامار هەیە ئەڵێن 85,000 کەسە ئەو ئامارش کە بەدەست ئێمە گەشتووە لە عێراقەوە لە کۆمیسیۆنی باڵای عێراقەوە کە دیارە بەپێی ئەو اتفاقی کە لە نێوان هەردوو کۆمیسیۆنەکە کراوە هاوکاریکردنی یەکتریە لە ماوەدی لۆجستیا لە خێبرا لە ناوەکانە لە تۆماری دەنگدەرانە لە هەموو ئەوانە بۆ بەشداریکردنی پرۆسەکە و هاوکاریکردنی یەکتریە لە بەڕێوەبردننی پرۆسەکانی هەڵبژاردنە هەموو ئەوانە ئەوەی کە ئێمە وەرماگرتووە ئێستا نزیکە 4,000 کەس لە سنووری پارێزگای هەڵەبجایە جگە لە ناحەی بەمەوە کە ئەوە بۆ خۆی ئێمە داوامان کردووە کە زیاتر داوایەکمان کردو لە کۆمیسیۆن و ئەنجومەنی کۆمیسیاران کە ناحەی بەمەوە کە ئێستا هاتوۆتە سەر هەڵەبجەوە بەشێکە لە هەڵەبجەوە کارە ئیدارەکانی لە هەندێ بوارە لە هەندێک فەرمانگەکانە لەگەڵ هەڵەبجە تێکەڵ بووە پێویستمان بەوە هەیە کە ئێمە لە سنووری بەمەوە بنکێکی تۆمارکردن یاخۆی بنکێکی دەنگدان بکەینەوە بۆی هاوڵاتانی ئەوێش مەحروم نەبن و ئازار وەکڵە تووشی ناڕەحەتی نەبن لە کاتی هاتوچۆکردنا بۆ شوێنەکان بۆ ئەوەی بتوانین لەوێ دەنگدە پاشان ئێمە فەرمانگەیەکمانێ فەرمانگەی ڕوبەڕووبەوەی قەیرانەکانە کە ئەوە تایبەتە بە ئاوارەکان و کۆمەڵی ئاوارە هەیە لە سنووری پارێزگای هەڵەبجا کە پێشتر بەپێی ئەو ئامارەی کە بە ئێمەیان داوە نزیکەی 6,000 ئاوارە هەبوو لە سنووری پارێزگای هەڵەبجە لەوانە ئێستا بەپێی بەهۆی چاکبوونی بارودۆخی ناوەڕاستی عێراق جنوب ئەوە ئێستا لەوانەیە زۆریان چوونەوەتە لەوانەیە ئێستا نزیکەی 800 بۆ 900 عایلە لە سنووری پارێزگای هەڵەبجا بێ بە هەموو ئاوارەکانی دیارە سووری تایە لەوانەیە شوێنەکانی کەشی تیا ئەوانش دیارە لە هەوڵایی و داوامان کردو کە بنکێکی ناوەندێکی تۆماری دەنگدەرانیان بکرێت ناوەندێکی دەنگدانیان بکرێت بۆی سەڵتەکانە بە هەمان شێوە نەفەوتێ خاڵی کەش کە هەمانە ئێمە بنکەی تایبەتە دەنگدەری تایبەتە کە دیارە بۆ خۆتان نەزانن دەنگدانی خاصە کە جاران لە سنووری پارێزگای هەڵەبجا هەبوو ئێستا بە هەمان میکانیزم داوامان کردو کە هەمان بنکەمان هەبێ بۆ ئەوی بەشداری بکەین یەک خاڵ هەیە کە ئێمە داوامان کردو لە کۆمیسیۆن و ئینشاءڵڵا سەری ژەگرێ ئەوش ئەوەیە دەنگدەرانی بەمەوە بتوانن لە ڕێفراندۆمە دەنگ بدەن بە شێوازێکی کە پێوتە شێوازی مەرجدار بۆ ئەوەی بتوانن سەڵتەکانیان نەفەوتێ لەوەیە کۆڵی گەڕۆک بێ هەرچی هەبێ بنکێکی گەڕۆک بێ بکەین بۆیان داوامان کردو ئەوەی کە یعنی گرنگ بێ بۆمان لە ئەم سنەرا کۆتم هاوڵاتیانی خۆمانە و بوونی هاوڵاتیانی خۆمانە پێویستە هاوڵاتی ئەم سنوورەیە ئێمە یەکەمین جەنابەت وتت لە هەموو کوردستانە یەکەمین ئەزمونە بۆ هەڵەبجەش ئەم ساڵ یەکەمین ئەزمونە یەکەمین پرۆسەیە وەکو سربەخۆ ئێمە بەشداری ئەم پرۆسەیە بکەین یاکنی وەکو پارێزگایەکی سربەخۆ بەشداری ئەم وەکو بازنەیە وەکو پارێزگایەکی سربەخۆ تەعاملمان لەگەڵا کرێ بۆیە هاوڵاتیانی ئەم سنوورە ئەرکەکانیان چەندبارە قورسرە بێتەوە لەوەی کە بڕۆن بەدەم پرۆسەکەەوە بڕۆن بەدەم تۆمارکردنی ناوی خۆیانە بڕۆن بە سەردانی بنکەکان بکەن چونکە ئەگەر لە شوێنەکانی کە ئەزمونێکیان هەبێ و بەشدار بوو بن پێشتر ئەوە ئێستا هەڵەبجە یەکەم شوێنە کە بەشداریەکە بۆیە یعنی دڵسۆزیە بۆیان من بۆ ڕێفراندۆم و بۆ دەنگدانەکەش ئەوەی کە گرنگ بێ بەلامە تۆمارکردنی ناوی خۆیەتی و دۆزینەوەی ناوی خۆیەتی دەنگدان ئەنی ئەرکە بڕات بەڵام وکڵێ مافی هەیە بڕات بەڵام دەنگ بە هەرچی ئەدات بە بەڵێ ئەدا بە نەخێرەدا بە هەر لایەنێکی سیاسی ئەدا ئەوە بۆ خۆی حڕە بەڵام وجودی پاراستنی ئەو 75,000 کەسێک کە لە سنووری 74,000 کەسە 75,000 کەسێک کە لە سنووری هەڵەبجایە یاخود ئەڵێن کە 85,000 کەسە ئەمە ئەرکی هەموو هاوڵاتیانە ڕۆشنبیرانە مامۆسایانی ئاینیە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنیە پاشان حیزبە سیاسەکانە کە ئێمە تەعاملیان لەگەڵاکەین و بە ئەوانەوە ئیشەکانمانە ڕابۆیە داوا لە ئەندام و دۆست و لایەنگەرەکانیان بکەن کە بڕۆن سەردانی بنکەکان بکەن وجودیان هەبێ چونکە وەکوتم هەڵەبجە ئەمە یەکەمین ئەزمونە دەمانوێت تەقیمێکی باش هەڵسەنگانێکی باشمان بێتە بەردەست تۆماری دەنگدەران لە یەکەم هەڵبژاردننی عێراقەوە کە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان عێراق سەرپەرشتی کردووە لە خولی یەکەمانەوە لە فێسی یەکەمەوە کە نەتەوەی گرتووەکان ڕۆڵی هەبوو بەسەر
کۆمیسیۆنی سەربەخۆ هەڵبژاردنەکانی عێراقەوە تەبیعی بە پێی بڕیاری بریمەر ئەتمادی کردە سەر فۆرمی خۆراک و فۆرمی خۆراک دەرگایەکی کردەوە بەوەی کە ژمارەیەکی زۆر لە ناوی دووبارە و ناوی زیادە و ئەمانە بچێتە ناو ئەو سجلی ناخبینەوانەوە ئەو ناوانە هەتاکوی ئێستاکەش کە قسەی تیاکەین ئەو ناوانە ماو نەتەوانێت لەبەرەوەی بژار نەکراون لەبەرەوەی پاکش نەکراونەتەوە بۆیە بۆ ئەوەی هەڵبژاردنێکی پاک و بێگەریا هەڵبژاردنێک بکەیت کە دڵنیابی لەوەی کە لە سەرەتاوە کاری ساختە و تەزویری تا ناکرێت پێویستت بەوە هەیە تۆمارێکی دەنگدەرانی پاکش هەبێ ئەم تۆماری دەنگدەرانە پاکژە لە هەرێمی کوردستاندا ئەوەندەی من ئاگادارم هەتا ئێستاکە لە لایەن کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان و ڕاپرسی لە هەرێمی کوردستاندا کارێکی ئەوتوی بۆ نەکراوە و هەنگاوێکی جدی بۆ نەدراوە کە بۆ خۆی پرۆسەیەکە ئیشێکی زۆری هەوێ پێویست بوو کە کۆمیسیۆن لە یەکەم کۆبوونەوەی لە مانگی سێی 2015 کۆمیسیۆنی هەرێمەڵێم یەکەم ئیشی بەڕاستی و تاکو ئێستاکەش بە بەردەوامی ئیشی لەسەر پاکشکردنەوەی تۆماری دەنگدەران بکرایە چونکە تۆماری دەنگدەران وەگوتم ژێرخانی هەڵبژاردنە و ئەگەر بێت و بناغە و ژێرخانەکەت خوار بوو خراپ بوو ئەوەی لەسەری هەڵەشتنی دوجار هەر خوارە بێ وەر خراپە بێ و بێ متمانەیەکی دروستەکە لەلایەن دەنگدەریش و لەلایەن هەندێک لە قوارە سیاسەکانیشەوە بەوەی کە ڕەنگە کێشە ملبی کێشە بۆ کێشە بەوەی کە ئەنجامەکانیش قبول نەکەن تۆماری دەنگدەران یەکێکە لەو مەسەلانەی کە ئێمە وەکو پەیمانگای کوردی بۆ هەڵبژاردن ئەمانەوێت زۆر بەجددی ئیشی لەسەرکەین ئەگەر چی کاتەکەش زوو نییە درەنگە بەڵام ئێمە لە سەرەتای دروستبوونی ئەم کۆمیسیۆنی هەرێمەوە ئێمە داوای ئەومان لێکردن کە پێش هەر شتێک خەریکی پاکشکردنەوەی تۆماری دەنگدەران من لەبەرەوەی تۆماری دەنگدەران ژمارەیەکی زۆر ناوی دووبارێتیە ژمارەیەکی زۆر کە خۆی لە نزیکەی ئەگەر لە 2000 و ئێمە دەوە حسابی بکەین کە 2009 هەڵبژاردننی پەرلەمان کرا بۆ ئەم هەڵبژاردنە کە 2014 2007 2009 2013 بۆ 2007 لەو ماوەیە سەریکە لە 2009 سەریکە هەتاکو ئێستاکە ژمارەیەکی زۆر توانم بڵێم بە سەدان هەزار خەڵک مردووە ئەمە پێویستی بەوە هەیە کە ئەم ناوی مردووانە لا ببرێن و پاکش بکرێنەوەوانە ئەمەش پێویستی بە هەماهنگگی نێوان کۆمیسیۆنی هەڵبژاردننی هەرێم و وەزارەتی تەندروستی هەیە بەوەی کە فۆرمێک دروست بکرێ لەلایەن کۆمیسیۆنەوە بە هەمان شێوەش هەمان فۆرمیش لە وەزاری تەندروستی بێ بەوەی کە مطابق من بەیەک و لەگەڵ هەموو بەیانێکی وەفات و وەفاتنامەیەکە ئەو فۆرمە بدرێت بە کۆمیسیۆن و کۆمیسیۆن لەسەر ئەساسە ناوەکان پاک بکاتەوە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان لەبەرەوەی کۆمیسیۆنێکی هەمیشەییە کۆمیسیۆنێکی کاتی نییە و ئەو سجلی ناخبینێش کە لە هەرێمی کوردستانە پیادا ئەکرێت دیسانەوە سجلێکی ناخبینی هەمیشەییە لەبەرەوە پێویستی بەوە هەیە هەلانی کەم ساڵی جارێک پاک بکرێتەوانێ و بە بەردەوامی ئیشی لەسەر بکرێ ئەگەر نا ئێمە هەرگیز نابینە خاوەنی تۆمارێکی دەنگدەرانی پاکش کە بربڕە پشتی پرۆسەی هەڵبژاردنە و لێەوە بەڕاستی ئەتوانین بڕیار بدەینەوەی کە هەڵبژاردنەکە تا چ ڕاستێک تا چه ئاستێک هەڵبژاردنێکی پاک و بێگەردە ناوی دووبارە بە ئاشکرا هەیە یعنی ئێستا گەر هەر ئێمە هەندێک بەڵگەمان لایەت نزیکەی 94,000 دەنگمان لەلایە تەبعی زۆر لەوە زیاتر هەیە کە هەمووی ناوی دووبارن لە یەک ناوچە لە چەند بنکەیەکی هەڵبژاردنە ئەم ناوانە کە دووبارن بەڕاستی من پێم وایە پاکشکردنەوەیان کارێکی زەحمەت نییە و هەیە ینی ئێستاکە ئەو لانی کەم تا 2013 تا دو هەڵبژاردننی هەرێمی کوردستان ئەوە هەیە وەکو ناوی دووبارە و ناوی مردوەکانیش و ئەکرێت ئەمانە ئیشی تا بکرێ و ئەوەندەی ئەتوانرێت کەم بکرێتەوە تەبعی بۆی تۆ ئەگەر بتێ بنبڕی بکەی بە تەواوەتی ناوی دووبارە و ناوی مردوو ئەمانە باشترین شت ئەو سیستمەیە کە ئێستاکە کۆمیسیۆنی سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق پیادەکە کە سیستمی بایۆمەتریە هیوادارم کۆمیسیۆنی هەرێم کار بکات بۆ بەکارهێنانی سیستمی بایۆمەتری و سنووقی ئەلکترۆنی و کۆتایی بێنین بەم سجلە وەرەقی کە سەرچاوەی دڕتۆنجی و سەرچاوەی گومان و بەدگومانیە هەرێمی کوردستان وەک گوتم مەحکومە بەوەی ئاڵوگۆڕی سیاسی لە ڕێگەی هەڵبژاردنەوە بێ و هەڵبژاردنەکەش لەبەرەوەی سیستمێکی هەڵبژاردن پیاداکرێت کە سیستمی نوێنەرایەتی ڕێژەیە ئەم سیستما ڕێگە نادات یا زۆر بە کەمی ڕێگەدات بەوەی کە هێزێکی سیاسی بتوانێت 50 زایدیەک بێنێ
لەبەرەوە بەشە نوێنەرایەتی ڕێژەی واتە هەر هێزێکی سیاسی بە ڕێژەیەک کورسی پەرلەمان و کورسی دامەزراوە هەڵبژێراوەکان بەدەستێنێ. ئەمە چیەکات؟ ئەمە ئەو دەرفەتا ڕەخسێنێ بەوەی کە هاوڵاتی چەندێک بتوانێ چەندێک لە توانایە بێت بچێت بۆ سەر سنوورەکانی دەنگدان و دەنگ بدە. بۆچی؟ بۆ ئەوەی کە ئەگەر دەنگ نەدات هێزگەلێکی تر هەن لە ماوەی ڕابردووە کە دەنگی بۆ ئەدەن و ئەمە ئەو مەترسیە دروستەکات کە هێزێک بێتە پێشەوانێ لە هەرێمی کوردستانە بتوانێت بەو سیستمی هەڵبژاردنەشەوە 50 زائیدیەک بێنێ وەکو لە ماوەی پێشوە لە تورکیا حیزبەکە ئەردۆغان هێنای. بۆیە ئەو کاتە زۆر مەترسیدار ئەبێت سیستمی حکومڕانی لە هەرێمی کوردستانە دووچاری مەترسیشی گەورە بێت بەوەی کە پەرلەمان هێزێکتیایە 50 زائیدیەک بێت کە 50 زائیدیەک بوو ئەو کاتە ئەتوانێت هەموو بڕیارێک کە ئەوێ دەری بکە و هەموو بڕیارەکان لە دەست خۆیان ببێ و یاسانی کە دەریشە چەند هەمووی لە بەرژەوەندی زیاتر و زیاتر ئەو هێزا بێت کە 50 زائیدیەکی هێناوە. بۆیە شتێکی جوان لە هەرێمی کوردستاندا ئەوەیە کە هیچ هێزێک ناتوانێت 50 زائیدیەک بێنێ بەڵکو هێزەکان دابەش بوون بەسەر ڕێژەی جیاجایە و بۆ هەر بڕیارێ بۆ هەر یاسایەکیش کە لە پەرلەمانەوە دەربچێت پێویستی بە ڕەزامەندی 2 هێز و 3 هێز و جاریوایە زیاتریش هەیە. بۆیە دەنگدانی هاوڵاتیان کارێکی گرنگە و ڕۆڵی خۆی ئەبینێ و ئەتوانێت تەرازوی هێز لانی کەم بەو ئاقارەیە بەرێ کە ڕێگە لە دیکتاتۆریەت بگرێت ڕێگە لە تاگڕەوی بگرێت. لەبەرەوە هاوڵاتیان دەنگی خۆیان نابێ بە کەم بزانن و نرخ و قیمەتێکی گەورە بدەن بە دەنگی خۆیان ئەگەر چی لێرە و لەوێ هەندێک مارەساتی دیکتاتۆری و مارەساتی نادیموکراسی هەیە بەرامبەر بە دامەزراوە هەڵبژێراوەکان وەک پەرلەمان و کۆمەڵێک دامەزراوی تر. بەڵام ئێمە لە میراتیەک و لە کەلتوریشی دیکتاتۆریەوە دەستمان پێ کردووە هاتوین بەرە و دیموکراسی و ڕۆیشتنیش بەرە و دیموکراسی مەسەلەیەکی هەروە ئاسان نییە. هەڵبەز و دابەزی تایە کەندولەندی تایە بەرزونزمی تایە و ئەبێت هاوڵاتیانی ئێمە ئەم پرۆژەیە بگەینە منزڵ و کەناری ئارامی خۆی و نەفەس درێژ بین و وەگوتم زۆر هەنگاو ڕۆیشتوتە پێشەوە چکە ئێساکە هیچ هێزێک نییە لە هەرێمی کوردستاندا ڕازی بێ بۆ بەشەی کە هەیەی. یعنی هیچ هێزێک نییە ساکە مەسەلا ئێمە باسی هێزێ بکەین کە 38 کورسی هەیە ئەو 38 کورسیە بەڕاستی ڕازی نییە پێی خۆی ئەبینێت بەوەی کە لەوە زیاتری ئەبێت. هێزەکانی تر کە 1 کورسی هەیە دیسانەوە ڕازی نین هێزێکی تر کە 24 کورسی یاخو 6 کورسی یا 10 کورسی هەیە ئەم هێزانە هیچیان ڕازی نین بەو بەشەی کە هەیەە و ئەیانەوێ زیاتر بێنن. ئەوەی کە بڕارەدا لەوەی کە دەنگی ئەو هێزانە زیاد ببێ و ژمارەی کورسەکانیان زیاد ببێ ئەوە هاوڵاتیانن لە دوجارە و سنووقی دەنگدان سەنگی مەحەکە بۆ ئەوەی کە ژمارەی کورسیەکانی هەر هێزێکی سیاسی بەرەو چ ئاسێگەڕێت. هیوادارین کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان و ڕاپرسی لە هەرێمی کوردستاندا ئەو ئەزموونەی عێراق دووبارە نەکاتەوانێ و پەیوەندیەکی ئۆرگانی پەیوەندیەکی سیستماتیک و باشیان هەبێت ڕێکخراوەکانیش و کۆمیسیۆن و ئەزمونێکی تازە بتوانین بە هەمردوو لامان دەست پێ بکەین و هەردوو لامان هێز بدەین یەک و ڕاوێژ بەیەک بکەین گوێ لە یەکتری بگرین و گوێ لە راپۆرتی ڕێکخراوە لۆکاڵەکان و نێودەوڵەتەکانیش بگیرێت بۆ ئەوەی کە زیاتر ڕێکخراوەکان هەز بەوە بکەن کە ئەو ڕۆڵەی ئەبینن وەکو چاودێر لە ڕۆژی هەڵبژاردنە یاخود لە قۆناغەکانی هەڵبژاردنە دەوری هەیە و ئەنجامێکی هەبوو و ئامانجی خۆی تا ڕادەیەک پێکاوە. بۆیە ئەرکی ئەندامانی ئەنجومەنی کۆمسیارانە بە پلەی سەرەکی سەیری بەجددی راپۆرتەکانی ڕێکخراوە ناحکومیەکان هەڵسەنگێنن و لەبەرچاوی بگرن چونکە ڕێکخراوە ناحکومیەکان هیچ بەرژەوەندیەکیان نییە بەوەی کە بیانوێ ئەم لایەن بیباتەوە یا ئەو لایەن بیباتەوە بەڵکو ئەوان بە شێوەیەکی بێلایەنە بە شێوەیەکی بابەتیانە چاودێری هەڵبژاردنەکەکەن بۆ ئەوەی کە هەڵبژاردنەکە نزیک بکەنەوە لە هەڵبژاردنێکی پاک و بێگرت. بۆیە گوێگرتن یا بە هەندوەرگرتنی راپۆرتی ڕێکخراوە لۆکاڵی و خۆجێیەکان جگە لەوەی کە خزمەت بە پرۆسەی هەڵبژاردنەکە لە هیچ حاڵەتێکە زەرری پێ ناگەێنێت.